وەکو هەڵوێستی هەموو مرۆڤ دۆستێکی دنیا ئێستا کە ئەو جینۆسایدە تازەیە ئەمە ناو جینۆسایدێکی تازەی تەکتیشی کە بەسەر گەلێکی قارەمانێک و کوردایەت کە دیارە دنیا و سیاسەتی بێڕەوشتی هەموو دنیا بێدەنگە هەمیشە لە گەلێکی ئازا و قارەمانی وەکو کورد هەڵبەتە ئیدانەیەکەین وێمە لە سلێمانی وەنی لە دەستمان بێت ناوەستین چالاکی خۆمانەکەین لەگەڵ هونەرمەندە ڕەفاکانمانە لەگەڵ جەماوەرە لەگەڵ خەڵکە وە دڵنیاشین کە چارەنووسی ئەو ڕژێمە فاشیانەی کە دژی ئینسانیەتن دژی مرۆڤن دژی مناڵ ژن پیرن دژی دۆزی ڕەوای گەلێکی ئازای وەکو کورد بە تایبەتی لە ڕۆژئاوا قارەمانەتی گەوریان تۆمار کرد دژی دژمنە ناشریانەی وەکو داعش ئێستا سیاسەتی غەربی و ترامپی بۆ گەن بەڕاستی خیانەتمان لێکەن یا غەرب بێدەنگای هیوادارم ئەم ڕۆژەوە نەمێنێ و کورد یەکگرتوو بێ لەم کاتەیە و هێزی دیبلۆماسی خۆی بخاتە گەڕەوە ئیش بکە و میلەتیش لە هەموو شوێنێک بێدەنگ نەبێ چالاکی خۆی بکاتە ئەم دۆزە بە قازانجی ئێمە و هەوڵاتیانمان لە ڕۆژئاوا ئەشکێتەوە بەڵام گرنگترین شت ئێستا بۆ کوردەوەی یەک بێت خیتابی یەک بێت بە یەکەوە هەستێت دژی ئەمە و دڵنیام مرۆڤ دۆستەکان لە دنیا لەگەڵ ئەم دۆزە ڕەوایی ئێمە بن سپاس ئێمە تا پێمان بکرێت بە خوێن وێ بە خۆپشاندان وێ لە ڕووی مادی وێ معنێ بە هەموو شوێ پشتگیری ڕۆژئاوای کوردستانەکەین دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا مەسەد خاکی پیرۆزی کوردستان لێشیان قبوڵ ناکەن و دڵنیانەکەن و پشت بەخوا ئینشاءالله سەدا لوتیان ئەشکێت و ئەکشێنەوە ئەم شەڕە بەزەرەری تووشی ئاشکێتەوە ئینشاءالله هەموو پشتیوانی بۆ گەلی کوردە خوازم لە هەر شوێ داواکەم پشتگیریکەم بە هەر چێ بێ بە نان بێ بە ئاوێ بە شەڕ وێ بە هەر چێ بێ پشتگیری لەم دۆزەی کوردکەن چکم دوای ئەوان سەرەی ئێمێ ڕۆژ ئاوای گیرە سەرەی کوردستانە ئێمە چۆن بەبێ شەڕوێ ئێرە بەبێ شەڕ تەسلیمەکەی هیوادارم پشتگیریەکەم بە هەموو توانێ هەچ کوردێ لە هەر جێگایەکە لەسەر ئێمەیە ئەوەیە کە هاتوونێتە سەر شەقام وەک ناوزکە هەتەنا ئەومان پێکرێ لە ئێستایا هیچ ڕێگەیەکی ترمان نییە بتوانین وەکو مادیەن یا وەکەوەی خۆمان بچینە بەرەگانی جەنگەوە لەگەڵیانە بەڵام ئەوی تەنها پێمانەکرێت لە ئێستایا تەنها ناڕزایی دەربڕین بژی شەرپانانیەکە سەرکەوتن بۆ ڕۆژئاوا مردن بۆ ئەردۆگانی تیرۆریستی ئیسلامی سیاسی پشتیوانی ئێمە بۆ هەر چوار پارچەی کوردستانە هیوادارم هەر چوار پارچەی کوردستان لەمەوە تێ بگەن کە کورد پشت و پەنای نییە ئەبێ خۆمان پشت و پەنای یەکتر بین یەک بگرین بۆ ئەوەی هیچ دوژمنێک وەک داگیرکاری تورکیا کە هەڵەسێ بە داگیرکاری و بە خەتر و عامکردنی کورد و بە جینۆسایدێکی تر بە هەڵەبجەکردنێکی شارێکی تری کوردیمان هیوادارین کورد هەموو یەک بگرین و نێڵین ئەمە دووبارە و سێبارە بێتەوە من وەکو هاوڵاتێکی ڕۆژهەڵاتی کوردستان هاتوین لەلایەنی کۆمەڵی حزبی کۆمونیستی ئێران و بەشداری بکەین لە حمایەتی لە مردمانی ڕۆژاواو و بە هیوای سەرکۆتنی ڕۆژاوا و نابودبوونی ئەردۆغانی فاشیست وەڵام دەبێژن هەر بژیە پەگەیە بەژێ ڕۆژاواش گشتیران بوارانە بەڕەح بەجان بەهێز ئەم لە پشوانە تجاریان کۆبانی ڕۆژاوای خامش دەست بەرنادن ناژە تورکیرا ناژێ ئەردۆغانرە ئەم نابێژن تجاری نابێژن یا پەگێ بکەوێ نا یا پەگێ یا بەژێ لە پشمای ئەمژی لە پشوانن هەر بژی اینم سروک عبدالله اوجلاره بجن خواه لبر شهیده دکتوینم و رجاوه خواه ام تجاری دست اردوغان دا برنادن حیا دلو پک خون دمده ام رجاوه خواه برنادن اردوغان ام جبی عردی در را کدن برای دزمن بمروی دردی و ام ده پشت یا پکه دانه ام پشت یا پجه دانه ام پشت گیان دانه ام عردی خواه ناموسی خواه ناد نکسی ئەمڕۆ ئێمە لێرە ئامادەی بۆ پشتیوانیکردن لە شۆڕشی ڕۆژئاوا شۆڕشی ژن ئەوەی کە ژن سەرباندی لە ڕۆژئاوایە لە هیچ مێژوویەکدا نەبووە بۆیە ئەمڕۆ ئێمە هاتوون بۆ پشتگیری ئەوان و ئیدانەکردنی فاشستی تورکیا بۆ ئەوەی بە هەرچۆنێک بێ ئێمە هیچ نەبێ لە باشووری کوردستان بتوانین بم خۆ پیشاندانە پشتگیری لە ئەوان بکەین سەرکەوتن هەر بۆ ئازادی خوازانە لەم کاتەیە هەڵوێزبەر نەگری تر نازانم چ کاتێکە بێت هەڵوێزبەر بگیرێ لەبەرەوەی و دڕندایەتی دەوڵەتی تورک گەیانێتە ترۆپک و هیچ شتێکی تیان هێشتەوە بەڕاستی شەرمە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی لەم کاتەیە و لە سەدەی 21 بێدەنگ بێ بەرامبەر بە کۆمەڵکوژی
گەلانی ڕۆژاوای کوردستان و من وەکو کوردێک بەڕاستی قسە ناکەم لێرە وەکو ئەوەی کە داکۆکی لە مرۆڤایەتی یەکەم و هەر کەسێک کە زەڕێک هەستی ئینسانی تیا بێت ئەبێ داکۆکی لە ڕۆژاوا بکات کۆ ڕۆژاوا نوێنەرایەتی هێڵی ئازادی خوازی ئەکا لە دنیادا لەبەرەوە من وەکو ئینسانێک وەکو کوردێک شانازیەکەم بەوەی کە لە ڕۆژاوا توانراوە ئەو هێزە دروست بکرێ ئەو مۆدێلە جوانە دروست بکرێ لەبەرەوە من بە ئەرکێکی سەرشانی خۆمەزانم کە هاتوومەتە ئێرە و هیچ منەتێکی تیانێ و پێویستە لەسرم کە لێرە بم و لە هەر خۆپیشاندان و هەر چالاکیش ترا بەردەوام بم. بەڕاستی ئەمڕۆ یا با بڵین دوێنێ یەکێکە لە ناخۆشترین ڕۆژەکان کە من ئەزمونم کردبێت. ئەزمموی ڕۆژاوا لەو ڕۆژەوەی بەرجەستە بووە بۆ تەجێگای ڕق و قینی خەڵکی دواکەوت و ئۆردوغان و ئەوانەی وەکو ئۆردوغانن لەو ڕۆژەوە ڕقی خۆیان نەشاردۆتەوە بەردەوام هەوڵانداوەم ئەزمون لە ناوبەرن چکام ئەزمونە ئەزمونێکی گەشاوەی بەرخۆدان ئەزمونێکی گەشاوەی بەڕێوەبەری ئەزمونێکی بەشاوەی مرۆڤانە کە سنووری نەتەوە و ئاین و سنوورەکانی تری تێپەڕانەوە بۆ بە ئەزمونێکی ئینسانی بۆیە من پێم وایە هەر کەسێک دوور لە هەموو ئینتیمایەکی ئاینی یا ئینسانی یا نەتەوەیی ئەبێ ئەمڕۆ لێرە بێت ئەبێ ئەمڕۆ لە هەر شوێنێکی جیهان بێت دەنگ بەرزکاتەوە دژی ئەم دوژمنایەتی کە بەرامبەر ڕۆژاوا ئەکرێت.